سیستەمی پەروەردەی هەرێمی کوردستان سەرکەوتوو یان شکست خواردوو. سڵاوتان لێبێت و بەخێر بێن بە بەرنامەی ڕۆژەف. دوو ئەرکی سەرەکی سیستمی پەروەردە لە جیهاندا بریتین لە یەک بە کۆمەڵایەتیکردنی منداڵان و دووهەم ئامادەکردنیان لە بواری زانستی و پیشەیەوە لە ئاستێکدا کە یان بچنە زانکۆ یان بتوانن پیشەیەک هەڵبژێرن و کار بکەن. شێوازی داڕشتنی سیستەمەکە ئاستی ستانداردی قوتابخانەکان و ئامراز و کەرەستەکانی پێویست بۆ خوێندن و پەروەردە، ناوەڕۆکی کتێبەکان و بەرنامەکانی فێرکردن و شێوازی وانەوتنەوە، ئاستی زانستی و لێهاتووی مامۆستایان و ڕازیبوون و بێخەمبوونیان لەو فەکتەرە سەرەکیانن کە لە سەرکەوتووی یان شکستێنانی سیستمی پەروەردە کاریگەرن. 27 ساڵ دوای تێپەڕبوون بەسەر سیستمی پەروەردەی دۆفاکتۆی سربەخۆ لە هەرێمی کوردستان، ئەم سیستەمە بەپێی چاوەڕوانیەکان سەرکەوتوو بووە یان نا؟ کێشەکان و گرفتەکانی پەروەردە لە هەرێمی کوردستان چین و چۆن چارەسەر دەکرێن؟ ئازیزان، بۆ باس لەسەر ئەم تەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوو میوانمان لەگەڵ دەبێت، بەڵام پێشەوەی بچین لای میوانەکان فەرموون لەگەڵ راپۆرتێکی کورت لەم پەیوەندیەدا. ئایا سیستەمی پەروەردە وەک زۆربەی کەرتە ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و تەندروستیەکان لە قەیرانێکی گەورەدایە؟ ئایا میتۆدی خوێندن و پەروەردە تا چەند میتۆدێکی زانستی و گەردونگەرای میتۆدە جیهانی و زانستیەکان دەکەن؟ بەڕاستی خۆی سێکتەری پەروەردە لە هەرێمی کوردستان وەکو هەموو سێکتەرەکانی تر وێرانە، یعنی خۆ لە کوردستانە هیچ شتێک نییە بڵێ وڵا ئەمەلەوە باشترە، بەڵام بێگومان سێکتەری پەروەردە سێکتەرێکی زیاد هەستیارترە لەبەرەوەی ئەوە ئیش ئەساسیەکەی ئەوەیە کە جیل پەروەردە بکە، کەنەوەی نوێ پەروەردە بکە کە خەڵک پێ بگەێنێ، بۆیە کاتێکە لە وەزعێکی خراپ بێ ئەو وەزع خراپە بە تەنها کاریگەری لەسەر وەزارەتەکە دانایانێ، کاریگەری لەسەر نەوە و لەسەر تاکەکانی کۆمەلگە دایانێ. ئایا لە ئاستی زانستی وەزریەوە خوێندن لە هەرێمی کوردستاندا لە ڕووی ئەکادیمیەوە توانای پەروەردەکردن و پێگەیاندنی فێرخوازانی هەیە؟ ئەو پەروەردەی کە لە کوردستانە هەیە سیستمێک نییە لەسەر بنەمایەکی زانستی بنیادنرابێ، بەڵکو سیستمێکە زیاتر سیستمێکی زۆر ئەتوانم بڵێم تەقلیدیەوە تا زۆر ترادیشناڵانەیە کە پشت بە کۆمەڵێک بنەمای زانستی و معریفی نابەستێ. لە هەرێمدا ژمارەیەکی زۆر خوێندنگەی تایبەت و ئەهلی هەیە کە هەموو کەس ناتوانێت مناڵەکانی بەرێتەوە خوێندنگەیانە، بەڵام جیاوازیەکی گەورە هەیە لە نێوان خوێندن لە خوێندنگە تایبەتەکان و حکوومیەکاندا. هاوکات بەڕای شارەزایان لە ڕووی شارستانی و ئەو جیاوازیانە ڕنگدانەوەی نادادپەروەری و نایەکسانی کۆمەڵایەتین، بەڵام دەکرێت نمونەیەکیش بوون بۆ خوێندنگە حکوومیەکان. لە 10 ساڵی ڕابردووە کۆمەڵێک خوێندنگەی ئەهلی کراونەتەوە کە ئەگەر قیاس بکرێن بەڕاستی کاریگەری زۆر باشیان لەسەر خوێندکار و قوتابیەکان دروست کردووە. باشە بۆ ئەهلی ئەتوانێت ئەمە بکە، بۆ پەروەردە ناتوانێت ئەمە بکە. ئەمە غانی پرسیارێکی گەورەیە بەڕاستی، یعنی جوابەکەی بێ حکوومەت و وەزارەتەکان بێنەوە. هاوکات میتۆدی خوێندن بۆ خۆی جێی پرسیار و شرۆفەکاری گەورەیە، کەواتە ئایا گرفتەکان لە هەنگاوی یەکەمی خوێندنەوە دەست پێ دەکات؟ پێم وابێت لێەوە دەست پێکات، بە تایبەتی لە خوێندنگە سەرەتایەکانەوە دەست پێکات، چکە لەوێەوە ئێمە مناڵ پەروەردەکەین بەوەی کە مناڵێکە کە توانای پرسیارکردنی هەبێت. لە کوردستانە لە سیستمی پەروەردەی کوردستانە ئێمە بوونەوەری پرسیارکەر دروست ناکەین، بەڵکو ئەو بوونەوەرانە دروستەکەین، یان ئەو مرۆڤانە دروستەکەین کە پرسیار ناکە، پێویستی بەوە نیە پرسیار بکە، بەڵکو هەمیشە ئێمە یانەوە تا پرسیاری ڕۆحی پرسیاری تیا ئەکوژین، یانەوە تا و سیستەمە بە جۆرێک لە جۆرەکان ڕۆحێتێ پەروەردەکە کە پێویستی بەوە نەبێ پرسیار بکات. لە چەند ساڵی ڕابردوودا قەیرانە ئابوووریەکان بە ئەندازێکی سەخت کاریگەری گەورەی کردوتە سەر بژێوی ژیانی مامۆستایان و فێرخوازان و کۆی سیستەمی خوێندن. چارەسەر نەکردنی کۆی ئەو گرفتانە کاریگەری دەبێت لەسەر کۆی پرۆسەی خوێندن لە ئێستا و داهاتوودا. بە دڵنیاییەوە ئەگەر مامۆستایەک توانای ئەوەی نەبێت کە بە شێوەیەکی باش بژی، بێگومان بە هیچ شێوەیەک نەڕۆحێت و نەمیزاجێکی واشیە بێت کە بتوانێت وانەکانی بە شێوەیەکی باش ئامادە بکات، بیرکردنەوەیکی وا بێنێتە کایەوە لە ناو پۆلا کە تەلەبەکان واتا خوێندکارەکان بێنێتە سەر
جۆرێک لە بیرکردنەوە کە جیاواز بێ لە بیرکردنەوەیشی تەقلیدی و ترادیشناڵانە. تێکرا گرفتە هەرە بناغی و سەرشیەکانی پەروەردە و خوێندن لە کۆی پرۆسەی خوێندنەوە تا زانکۆکان و دوای زانکۆکانیش پەیوەندیان بە سیستمی خوێندن و میتۆد و ڕادەی ئەکادمی پەروەردە و خوێندنەوە هەیە لە هەرێمی کوردستاندا. هاوکات سەختی بژێوی ژیانی مامۆستایان و خوێندکارانیش گرفتەکانی قوڵتر و سەختتر کردوێتەوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا. میوانەکانی بەرنامە محوتە بریتین لە بەڕێزان دکتۆر ڕەحمان عەبدولوەهاب پسپۆری پەروەردە و نووسەر لە کەنەدا و فریشتە ڕاپەر پسپۆری پەروەردە لە بریتانیا کە لە ڕێگای سکایپەوە لەگەڵمان دەبن. بەخێرهاتنی هەردوو میوانی بەرنامە دەکەم و لەسەر ئیزنیان لەگەڵ دکتۆر ڕەحمان دەست پێ دەکەین. دکتۆر ڕەحمان، ئەگەر لە ناوەڕۆکی سیستمی پەروەردە لە هەرێمی کوردستان دەست پێ بکەین، پرسیار ئەوەیە کە ناوەڕۆکی پەروەردە لە هەرێمی کوردستاندا بۆ دەستەبەرکردنی چه ئامانجیە ئامانجگەلێک داڕێژراوە؟ بەڵێ زۆر سپاس دەکەم. هەڵبەت بەشێکی لە هەرێمی کوردستان گلەی و گازاندە بەرامبەر بە پەروەردە و سیستەمی پەروەردە زۆر ئەکرێ. یەکێک لە گلەیەکان هەمیشە ئاراستەی ئەو ئامانجە گشتیە دەکرێ کە پەروەردە ئاخۆ هەیەتی یان نیەتی. پرسیارەکە جەنابیش بە هەمان ئاراستەیە. گلەیەکە ئەوەیە کە لە هەرێمی کوردستان فەلسەفەی پەروەردەمان نییە، یانیش ئاراستەیەکی دیاریکراوی نییە. هەڵبەت من لە توێژینەوەی دکتۆرا و لە خوێندنەکەی خۆم ئەوەم سەلماندووە کە بەڵێ لە هەرێمی کوردستان سیستەمی پەروەردەی و خوێندنی ڕسمی ئاراستەیەکی زۆر ڕوون و ئاشکرا و دیاریکراوی هەیە. ئەویش ئەگەر کورتی بکەینەوە لە پێکهێنانی دەوڵەتە، پێکهێنانی دەوڵەتێکی نەتەوەیی کوردیە لە هەرێمی کوردستان و مامەڵەکردنە بە شێوەی دەوڵەتێکی نەتەوەیی مۆدێرن کە هەڵبەت مێژوویەکی 100 ساڵی هەیە، شتێ لە 100 ساڵ زیاتری هەیە، کە مامەڵەی سیستەم و مامەڵەی مرۆڤەکانی ناو سیستەمەکە بە شێوەیەکی دیاریکرا و ئاراستە دەکات. لەبەرەوە گەر بە کورتی دووبارەی بکەمەوە بڵێ ئاراستەی گشتی پەروەردە و خوێندنی ڕسمی لە هەرێمی کوردستان دروستکردن و مامەڵەکردنە وەکو دەوڵەتێکی مۆدێرن. یعنی کەواتە پەروەردە بەجێ ئەوە منداڵ باڵێن بەگشتی وەک ئەو سیستمە دنیادا هەیە بە کۆمەڵایەتی بوونی بکە یا ئامادەی بکە بۆ بازاڕی کاریە بۆ زانکۆچوون، هەوڵدا منداڵێک باربێنێت کە باوەڕی بە بیری نەتەوەیی هەبێت. دروستە دکتۆر ڕەحمان؟ بەڵێ هەڵبەت بەشێکی ئەوەیە کە باوەڕی بە بیری نەتەوەیی هەبێ، بەڵام ئەبێ ئەمە پرسیارەوە بکەن کە ئەم باوەڕە چۆن خۆی مانیفێست ئەکات، چۆن خۆی پیشان ئەدا. یەکێ لەوانە بۆ نمونەگرێمت پێوەستی بکەینەوە بە خوێندنەوە ئەوەیە کە تۆ چۆن خۆت وەکو نەتەوە ئەبینیت، وەکو کوردێک چۆن ئەیبینیت لە بەرامبەر کەسێکی دیکە لە شارێکی دیکەی هەرێمی کوردستان کە ئەویش خۆی وەکو کوردێک ئەبینێت. جاری وا هەیە وەکو بە کوردی قسەکردنە، جاری وا هەیە ئەوەیە کە ئەو سەعات 8 ئەچێ بۆ قوتابخانە و بۆ خوێندنگە، ئەمیش لە شارێکی تر کە لەوە چێت 100 کیلۆمەتر 200 کیلۆمەتر دووربێ بە هەمان شێوە لە هەمان کات و ساتە ئەچێ بۆ خوێندن و هەمان کتێب ئەخوێنێ. بۆیە جاری وهەیە بیری نەتەوەیی هەر ئەو لایەنە عاتیفیە ویجدانیە نییە، بەڵکو لایەنە سیاسیە کۆمەڵایەتیەکەشە بەوەی کە هەمووی وەکو یەک مامەڵە بکەن لە قەوارەیەکی سیاسی و جوگرافی دیاریکراودا. زۆر چاکە. خاچ و فریشتە، هەر لە پەیوەندی لەگەڵ ناوەڕۆک و وانەکان پەروەردە لە هەرێمی کوردستان چەند توانیویەتی منداڵان دوای 12 ساڵ قوتابخانە ئامادەی پیشەیەک بکات بۆ بازار یان ناردنیان بۆ زانکۆ؟ سپاسانەکەم بۆم فرسەتە. لە ماوەی حدودی لە 2003ەوە هەتاکو ئێستا کە 13 ساڵە زۆر هەوڵ و تەقەلایەکی زۆرمە لەگەڵ هەموو وەزیرە جیاجیەکانی کوردستان، بەڵام هیچی سەرکەوتوو نەبووم لە کوردستان، نەک لە کوردستان لە عێراقیش کەیسە لەگەڵ بەغای شەکەم بە هیچ جۆرە پۆلسیە کە پێڵێن پۆلسی سیستەمی پەروەردە، یعنی مجموعەیەک ستاندارد پۆلسی کە دا ئەندێ بۆ ئەوێتە ئەو پۆلسیانە یەکێک لە مهمترین پۆلسی لە بریتانیا لەو 30 ساڵی ئەبێ پەروەردە بۆ هەموو تاکی مناڵێک بەپێی توانەکانی ئامادە بکرێت. لە ناو کوردستانە ئەو هەموو چەند ساڵە یەک کتێبە بۆ یەک دەرس بۆ یەک سنف. ئەو سنفە ئەگەر مەهارەترین ئینسان، زیرەک بەتواناترین ئینسان ئایکی لە 100 بێ و ئایکی لە 5 بێ و کتێبە بخوێنێ. لەبەر ئەوە پەروەردە
دروست نەکراوە بۆ ئەوی بۆ هەموو جۆرە ئەو مناڵانەی کە تایبەتمەندی دنیا جیاوازیان هەیە ئەو منداڵانەی کە توانایان هەیە حتا ئەکستنشن یعنی شتی زیادە پێڵێن کە بۆ زیاتر ئەو مناڵانەی کە بەتوانان لێرە مثلا ڕاضیات لەگەڵ علوم بە تایبەتی و ئینگلیزیش بۆ 3 جۆر مناڵ هەیە هەرە بەهرەدارەکان کە لە تۆپ سێتی 1 و 2 مناوەندیەکان و ئەخیر سێتیشیان هەیە کە بۆ ئەو مناڵانە بۆچی ئەو سیستەمەیان داناوە ئەو سیستەمە لە هەموو ئەنحای عالەمە لە 5 مناڵ لە عالەمە توانایەکی بێحەدی دەرەخکردنی هەموو مۆزوعەکەی هەیە لە 95 ئەو توانایی نییە زۆربەیان بەهرەوەرن زۆربەی بەهرەوەرەکان زۆر سەرکەوتوترن لە ژیانە لەوانەی کە ئەکادیمین لەوانەیە بنە دکتۆر و مهندس و ئەو وەزیفە ئەکادیمیانە ئەبینن ئەمان مناڵ ئامادە ناکەن بۆ دکتۆر و مهندس وەکو ئەوانەی لای خۆمان مجموعەیەکی کەم تۆپ بۆ هەندسە و شخصیات و هەموو شتێک و باقیەکەی هیچ لێرە ئەو لە 95 ئەم وڵاتەی کە ئەم وڵاتی نەک ئەوڵاتە هەموو ئەوروپا ئەو وڵاتێکە پێڵێن بەهشتی سەرزەمین ئەو لە 95 میلەتەکە دروستی کردووەکە بەرنامەی ڤۆکەیشنەڵ بەرنامەی ڤۆکەیشنەڵیان بۆ داناوانووی بەهرەوەری کە زیاتر لە 20 تا 30 بەرنامە لە عمری 15 ساڵ و لە بەردەستیانایە ئەمانەش ڕێک لە متەوەستە مەرحەلەی متەوەسە ئەزانن ئەم مناڵانە چەند بارەوەرن ئەم مناڵانە توانایان چیە توانایان حتا لە میهنیەکانە توانایان چێ و بەرەوکوێ اختصاسیانە بن لە پۆلی 7 و 8 دیزاین تەکنۆلۆژی هەیە 5-6 بەرنامەجی مەهنی لەو بەرنامجە میهانیانە مامۆستا بە ئاسانی تەقیمی مناڵەکە کە ئەزانێ بەرەو چ پرۆگرامێکی بەرێ زۆر چاکە خات و فریشتە بەڵام ئەمانەمان لە کوردستاندا نییە بەستەوەیە کە کوردستان با بڵین پێکهاتەی پەروەردەکەی و ئەسڵەن ستراکچرەکەی واڕە نەکەوتووە کە منداڵ لە بواری پیشەوە ئامادە بکە بە بازاڕی کار چون هەموو منداڵان قرار نییە بن بە دکتور و مهندس و یا کاری ئەکادمیک بکەن دکتۆر ڕەحمان هەر لە پەیوەندی لەگەڵ ئاماژەتان بە ناوەڕۆکی نەتەوایەتی پەروەردە لە هەرێمی کوردستان پرسیارەوەیە کە سیاست و دەسەڵاتی سیاسی چۆن لەسەر پەروەردە کاریگەر بوون سیاسیکردنی پەروەردە لە کۆتاییدا لە خزمەتی پەروەردەدا بووە یان زیانی پێگەیاندووە هەڵبەت بە شێوەیەکی گشتی پەروەردە و سیاست لە یەک جیا ناکرێتەوە و جیاژ نەکراوەتەوە و ناشکرێت جا بکرێتەوە بەڵام جاری وا هەیە پرسیارەکەمان دێتە سەرەوەی ئایا جڵەوی کامیان بەدەستی کامیانەوەیە ئایا ئێمە سیاستە کە جڵەوی پەروەردەی بەدەستەوەیە یا پەروەردەیە جڵەوی سیاسەتی بەدەستەوەیە لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی سیاست جڵەوی هەموو شتێکی بەدەستەوەیە سیاستیش نەک بەمانە ئەکادیمیە فکریەکەی بەڵکو بەمانای ریال پۆلەتیک بەمانای ئەو شتێک کە ئەمڕۆ سیاسیەکان یا دەسەڵاتی سیاسی حەزی لێتی بەو شێوەیە بەڵێ سیاست لە هەرێمی کوردستانە دەسەڵاتێکی زۆر بێتامی بەسەر پەروەردەدا هەیە بۆیە هەمیشە لەگەڵ گۆڕانی سیاسەتەکانە هەڵبەت لە هەرێمی کوردستانە لە ماوەی 25 ساڵە سیاست بەو مانای کە باسم کرد کە کار و ڕێخستنی ڕۆژانەی حیزبی زۆر کەم گۆڕاوە بەڵام ئەو تۆزە گۆڕانە هەمیشە کاریگەری هەبووە لەسەر هەندێک لە ئاراستەکانی پەروەردە لە هەرێمی کوردستان بەڵام ئێمە کێشەکەمان لە هەرێمی کوردستان ئەوەیە کە لە بەرامبەردا هیچ پەیوەندیەکی ڕێک و پێک و بەسوود نییە کە بڵێن پەروەردە ئاراستەی بکات و یارمەتی ڕاستکردنەوەی هەندێ لە سیاسەتە هەڵەکان بکاتەوە کێشەکە لێرە لەوەیە کە پەیوەندیەکی دوولایەنە نییە بەڵکو پەیوەندیەکی تاکە ئاراستەیە و سیاسەتیش وەکوت جارێکی دیکە سیاست بەمانای زەوقی سیاسیەکان حەز و ئارەزووی کەسە سیاسیەکان هەژبوونێکی تەواوی بەسەر فکری پەروەردە و بەسەر ئاراستەی پەروەردەی هەیە هەرەوەشی کە باسم کرد ئێمە سیاسیەکانمان لە هەرێمی کوردستان ئامانجە گەورەترین ئامانجیان مامەڵەکردنە و دروستکردنی دەوڵەتێکی مۆدێرنە کە پێناسە و شێواز و مامەڵەی دیاریکراوی خۆی هەیە بۆیە پەروەردەی نەیتوانیوە لەو بازنەیە دەربچێت کە مامەڵە بکاوەکو دەوڵەتێک بۆ نمونە ئێمە کۆنفرانسی گەورەی پەروەردەی کراوە هەشتا کراوە هەمووی گەورەترین بڵێن جەختکردنەوە کراوە لەسەر ئەوەی کە سیستەمی پەروەردە بەردەوام بێ ڕانەوەستێ
قوتابخانەکان هەمیشە بەردەوام بن ئایا فێربوون ڕوئەدات ئایا فێربوونی باش لە پەروەردە ڕوئەدایان نە ئەویان بەلایەنەوە بەڕاستی کێشە نییە کێشەکەی ئەوان ئەوەیە کە سیستەمێک بەردەوام بێ منداڵان لاوان هەموو بەیان 1 سعات هەشت بچن بۆ قوتابخانە بێنەوە ئیمتیحانەکان و تاقیکردنەوەکان بکەن بەڵام ئایا سوودی هەیە و فێر دەبن فێر نابن زۆر کێشە نییە بەلایەنەوە زۆر مەبەستەکەم کە سیاسەکان هەوڵیان ئەوەیە کە مامەڵەکانی دەوڵەتی مۆدێرن لە هەرێمی کوردستانە بەردەوام بێت زۆر چاکە خاچ و فریشتە ئەستی زانستی و لێهاتووی مامۆستایان فەکتەرێکی گرینگە بۆ سەرکەوتوی پەروەردە بەڕێزت ئاماژەتدا بە هەندێک لە کەموکۆڕیەکان بەڵام مامۆستایەکی لێهاتوو ئەگەر دڵی بەکارێکی خۆش نەبێت ناتوانێت منداڵێکی هۆشیار ڕۆخنەگر و داهێنەر باربێنێت بەڕای بەڕێزت جگەل لە ئەو ناوەڕۆکانە ئاماژەت بدا گرفتی مامۆستایانی قوتابخانە لە هەرێمی کوردستان چەند کاریگەرە لەسەر شکستێنانی ئەو سیستەمە یعنی بەڕاستی وایە من ئەو فترەیە کە زۆر سەردانی کوردستانمە کرد مامۆستای تازە پێگەشتی زۆر لێ هاتوویمان هەیە زۆر خەڵکی لێ هاتوو هەیە بەڵام ئەوانە هەموو ئارزوو حەزێکیان هەیە پێش بکەون بەڵام خۆیان ناتوانن خۆیان معلوماتەکەیان پێ نییە لێرە سیستەم هەیە ئەو سیستەمە لە هەموو مەکتەبێکە مثلەن سینیە مانجمنتمان هەیە مثلەن خۆم شخصی خۆم تۆکمەترین بەرنامەی منتۆرینگ ئەند کۆچینم هەیە ئەم منتۆری و کۆچینە مامۆستایەکی تازەم ئەیانێت تازە پێیناوەتە مەکتەبەکە لە ماوەی 1 ساڵە بەرنامەجەیەکی تۆکمەم بۆ داناوە بە دەورات و بە یارمەتیدان چۆنێتی دەرسەکانی چۆن پلانیکە چۆن تەعامل لەگەڵ مناڵە دروستکە چۆن ئەتوانێت زەبتی تەسەڕفات behavior policy ئەوەی تەرتیبی بڵێن بۆچی مەشاکیلی بینی مامۆساوتەلە ئەمانە هەمووی مەزبوط کراوە منیش خۆم لە خۆم و نەمهێناو یەکێک لە سەری خۆم و فێری کردم ئەوەی کە فێریان کردم بە ئیجباری ئەبێ من فێری ئەوانی خوارەوە بکەم ئەو سیستەمە نییە لە کوردستانە مەجموعەیە گەێنن یا لە یونامۆ یا لە یونسکۆ یا لە مەجموعەیە دەوائری تر کە ئەمانە هیچ تاکو ئێستا ئیسیفادەیان لە خەڵکی خۆیان نەکردووە ئێمە بە چەندەها پسپۆڕی پەروەردەمان هەیە لە بەریتانیا و لە ئەمریکا و لە کەنەدا و لە ئوسترالیا هەمانە کە ئیسیفادەی کردووە هەمانە لەو سیستەمی وڵاتانە چەند ساڵێکە ئیشی کردووە من 32 ساڵەیە دووەکدوانێکی تر ئەنەسم 20 ساڵ 25 ساڵ 40 ساڵ لەم سیستەما ئیشی کردووە ئیسیفادەمان لێ بکەن پێشەوەی بمرین ئیسیفادەمان لێ بکەن ئەوەی کە فێر بووین پێتان بین ئەوە نییە لە کوردستانە دەورەی مامۆستایی بەردەوام نییە زۆر بەداخەوە کە ئەو خەڵکە گەنجانە ئەو توان ناوهێز و خۆشەویستیان ئەڕوا چونکە ساڵێ دوای ساڵ کە زانیان ئەوانیش مناڵەکانیش تووشی مەلەلە بن کە مامۆستاکە هیچی تازەی پێ نییە ئەو شتەی کە هەیەی و لەوە زیاتر فێر نەکراوە نازانرێ مامۆستاکە ئینگلیزیەکەی باش نییە تا بچێتە سەر گوگڵ و خۆی فێری ئەو شتە تازانە بکە مدیرەکە یا بەواسطە تەعین کراوە یا خزمی مەسئولەکە یا بە شێوەیەک لەبەر ئەوەی چەند ساڵە خزمەتیە کردوانە مدیرەکە هەر هیچ نازانێت لەسەروی هەمووشیەوە وەزیر قەیناکە حتا لە وڵاتەشا وەزیر فیگەرێکی سیاسیە ئەم حیزب و ئەو حیزب دەدانێ بەڵام وەزیر و ئیمزایە لەسەر پۆڵسیە ناکە وەزیر بەشە لەسەر ئەو ئەرزە نایبینێ ئەدڤایزەری هەیە لە ژێرەوە نەک ئەو ئەدڤایزەرە ئەکسپارانی کە لە کوردستانە ئەوە 20 ساڵان ئەدڤایزەرێکە بزەبت لەو سیستەما بۆ 30 تا 40 ساڵ بەلایکەمەوە ئیشی کردبێ و خیبرێکی یەکجار دەرەکی و ناوەکی هەبێ و زمانەوان بێ و ڕفرنسێکی هەبێ کە ئیشی سەرکەوتووی کردبێ و خۆی ئینسانێکی سەرکەوتوو بوو بێ لە ماوەی دراسە و لە ماوەی ئیشکردی لەگەڵ مناڵ و لەگەڵ ئەمانە نییە لای زۆر چاکە دکتۆر ڕەحمان ئەو قوارە و پێکاتی پەروەردە لە هەرێمی کوردستان بە گشتی چەند لەگەڵ ستانداردەکان دەخوێنێتەوە کە پەروەردەی سەردەم چاوەڕوان دەکرێت چون ئاماژە بەوە درا لە ڕاستیداکە وەک خاتو فریشتە وتی وەزیرەکە ئەتوانێت سیاسی بەڵام ڕاوێژکارەکان دەبێت بە شێوازێک زانستی بن و لە خزمەت پەروەردە بن پرسیار ئەوەیە کە ئەساسەن پەروەردە لە هەرێمی کوردستاندا چەند وەک ئەولەویەتێکی سەرەکی چایلی دەکرێت کە باجەتێکی گونجایی بۆ تەرخان بکرێت بۆ بتوانێت بەرنامەکانی بە شێوازێکی زانستی باتە پێشەوە ئایا پەروەردە لە هەرێمی کوردستانە ئەولەویەتی یەکەمە یان نا خراوەتە پەراوێزەوە و دوای کارەکانی تری دەسەڵات پیاڕا دەکەن بەڵێ پەروەردە ئەگەر سەیری بکەیت بودجەی گەورەی هەیە ئەوەندەی کە با بڵێن پارە بۆ موچەی کاتی خۆی کە موچەی تەواو هەبوو بۆ موچەی مامۆستایان و بۆ
ئەو لایەنی بەڕێکردنی کارەکان پێویستێتی ئەوەندە پارەی بۆ دابین دەکرێ با بڵێن بەڵام لەوە بەدەر ئەگەر خزمەتی هێڵە گشتیە سیاسیەکە نەکات ینی پێویست ناکە خوانی بۆ ماندوو بکەن بۆچی لەبەرەوەی ئەو داینەمۆیەی کە ئاراستەی بۆ چوونەکە دەکا هەر ئەوەندە لە پەروەردە دەبینێت ینی پەروەردە لەوە زیاتر کە ئەوەی کە ڕۆژانە و ڕۆتینیاتی ڕۆژانەیە لەوە زیاتر نابینێ بۆیە ینی شتێک ناکات سیستەمی سیاسی و دەسەڵاتی سیاسی بۆ پەروەردە کارێک ناکات کە ئەمەی هەیە واقع و ستیتس کۆ بە ئینگلیزی ئەو واقع باری ئێستایی کە هەیە بگۆڕێ بە شێوەیە کە سیاسیەکان نەیناسنەوە ینی سیاسیەکان دەسەڵاتی سیاسی پەروەردەیی و لە حکوومەتیش ئەوەی کە هەیە هەر ئەوە شارەزایە لەبەرەوەی داینەمۆی بیرکردنەوەیان وەکو گوتم بە ئاراستەی مامەڵەی دەوڵەتیە مامەڵەی ڕسمیە بۆیە کاتێک کە باسی بودجە ئەەکەین کاتێک کە باسی سیاسەتی پەروەردەیی دەکەین کاتێک کە باسی پرۆژەکان دەکەین هەمیشە لەو بازنەیەیە کە ئەوان پێی شارەزان ینی من نمونەیەکت ئەدەمێ و پاڵپشتە بۆ قسەکانی میوانە بەڕێزەکەت ئەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان پەروەردە وەکو دیسپلنێک وەکو بابەتێکی خوێندن نیمانە ئێمە کۆلێژی پەروەردەمان هەیە بەڵام دەرسی پەروەردەمان نییە من با بڵێن دکتۆراکەم لە پەروەردەیە لە کوردستان شتێ نیە تۆ بچین ماستەری تا بخوێنی لە پەروەردە یا دکتۆرای تا بخوێنی لە پەروەردە بۆیە پەروەردە وەکو دیسپلن وەکو بابەتێکی ئەکادمی نییە ئەوەی کە لە لای دەسەڵاتدارانی سیاسی و لە لای دەسەڵاتدارانی پەروەردەی هەیە ئەوەیە کە کاروباری ڕۆژانە و ساڵانەی پەروەردە بەڕێوە ببن کاتێکیش کە باسی بودجە دەکرێت کاتێک کە باسی توانای مادی و توانای مرۆیی دەکرێت لە هەمان ئەو بازنەیەدا بیری لێ دەکرێتەوە کە ئێستا لە کوردستاندا هەیە و پێشتریش هەبووە و 100 ساڵیشە لە کوردستانە هەیە و ئەویش کە بە ئاراستەی مۆدێرنکردنی ژیانە بە ئاراستەی دروستکردنی پێکهاتە و بنەما سەرەکیەکانی دەوڵەتی مۆدێرن زۆر چاکە خات و فریشتە ئاماژەیەکتاندا بە بەحسی با بڵێن ئەو شێوازی بەڕێوەبرنی پەروەردە بەڵام چینایەتیکردنی پەروەردە یەک لەو گرفتانەیە کە ڕەخنەگران لە پەروەردەی هەرێمی کوردستان دەیگرن دەکوترێت ئەوەی پارەی هەیە منداڵ دەنێتە قوتابخانەی ئەهلی لە راپۆرتەکەیش ئاماژەی پێدرا بوو کە کۆمپانیایەکی بیانی تورکی لوبنانی یان ئوروپی ئیدارەی دەکات و چینی هەژار و مامناوەندیش کۆمەڵگاش منداڵ دەنێتە قوتابخانەیە کە وەک دکتۆر ڕەحمان دەڵێت کێشەکەی فقط ئەوەیە پارەی مامۆستاکەی ئەگەر بتوانێت بیدات و با بڵێن ئاو کارەبای قوتابخانەکە تامین هیچ پارەیە سەرف ناکرێت وا دیارە وەک دەکوترێت با بڵێن بۆ دروستکردنی شێوازێکی ئەمڕۆئی و هاوچەرخ بۆ پەروەردە بەڕای ئێوە ئەمە چەند دەتوانێت کێشەی گەورەتر لە کۆمەلگا دروستکە لە دوا ڕۆژدا ئەبێت ئەو دەخالەتێ بکەم پێش ئەوەی کە جوابی پرسیارەکە دووەمەوە بودجەی پەروەردە لە کوردستانە کەمترین بودجەیە ئەوەنە پەروەردەیان لێ بێ ئەحمێدە کەمترین بودجەیان بۆ دانەوە دوای ئەوە ئەگەر هەر وەزیرێ لەم وەزیرانە بەس بە زەڕە لە پەروەردەی بزانایە یا مستەشارەکانیان لی بزانایە بودجەی پەروەردەی ئەم وڵاتە چۆن دابینەکرێ چەند مناڵیان هەیە چەند مناڵ ئەچێتە قوتابخانەی ئیبتیدایی و چەند چێتە ثانەوی ڤۆکیشنەڵەکان بە پێی سەری مناڵ بە پێی مەرحەلە بودجەی بۆ دائەندێ ئەبێ ئەو بودجەیە داوا بکرێ من بیرم یە کە قوتابخانەیەکی بەریتانی نێودەوڵەتیم هەبوو لە سلێمانی و لە هەولێر و لە زاخۆش دەمنە گەورەترین شەڕم لەگەڵ مەسئولەکانی وەزارەی تەربیەی کوردستان ئەوە بوو 2000 زۆرە 3000 زۆرە پاش هەموو تەلەبە ئێمە بەلاشە چۆن مناڵ بەلاشە چۆن ئێوە تا ئێستا حسابی ئەوەتان نەکردووە مناڵ تۆ وەزارەی تەربیە پارەی مامۆستایە پارەی بینایە پارەی ئەو کارەبایە پارەی گازەیە پارەی حرەسەیە پارەی ئەو پارەیە لەکوێ غێر بودجەی مناڵە تۆرە ئەمە بەسیترین پۆلیسی سیستەمە ئەگەر مدیر عامەکانی وەزارەت نەیزانن و مدیر عامەکانی وەزارە و سەرپشتیارە هەرە گەورەکان نەیزانن ئیتر هیچ پرسیارێکی تر نییە جوابیان بیتەوە مەکتەبی ئەهلی بڕوات بێ بەزەین پیانایەتەوە مەکتەبی ئەهلیەکان ئەو پارەیی کە لە داوای لە تەلەبە ئەکەن ڕێک بەقەدەر ئەو پارەیە کە حکومت دابوونێکا بۆ مناڵێکی مەکتەبی کوردستان بەو منهەجە سەقەتە
بەو سیستەمە بێداروبەرێ بێ و بێوەزعە بەو مەکتەب و کەلوپەل و ئەشیا و بە هەموو شتێکیەوە بە ئاخر نزمی مستەوە ئەسڵەن ئەوەی شتێک کە لی نەزانن بودجەیە تەوزیعی بودجەیە چۆنێتی بەکارهێنانی پارەکەیە دەخالەتێکی شێتانە ئەکەن لەسەر مەکتەبی ئەهلی و پرایڤێتەکان من حتا مردن درود بوانە ئەبم کە توانایان هەبووە هەنێکیان کردوێتە بازرگان ڕاستە بە زۆر بەشیان زۆر ماندوو بوون بەڕاستی هیلاک بوون بەڕاستی ئەوانە ستایشێکی زۆریانەوێ کە ژیانێکی زۆریان تەرخان کردو بۆ مەکتەبە ئەهل و ئەگەر ئەو ئەهلی و ئەگەر ئەو ئینتەرناشناڵانە نەبووایە دەوەلیانە وەزعی کوردستان بەقەدەر وەزعی لادەکانی هەفتاکان و لەوە باشتر نەبوو زۆر چاکە خات و فریشتە پێویستە ئاماژە بەوە بدەم لەگەڵ ئەوەی وەک ئێوە دەفەرمون ئەوان خزمەتیان کردو بەڵام ئەو خزمەتە تەنیا لە ئەو خزمەت تەنیا کراوە بۆ منداڵانەی کە باوک و دایکیان پارەیان هەبووە ئەوەی کە دەفەرمون ئەگەر لە قوتابخانە ئەهلیەکان هەندێک لەو منداڵانە بە شێوازێکی ئیمڕۆیتر بارهاتوون ئەو ڕخنەشەیە کە ئێستا لە قوتابخانانش بە شێوازێ بە ئێرانی وتنی نمرە دەفرۆشن با بڵین پارە و مەدرک دەفرۆشن بە منداڵان و لە هەمان کاتدا ئەگەر ئێوە ئەگەر ئاماژە بۆ دەدەن دەفەرمون کە بۆتە هۆی ئەوە جۆرێک پێشکەوتووی ببینرێت ئەبێ ئاماژە بۆش بدەین کە ئەمە تەنیا بۆ ئەوانە بۆ کە با بڵین دەستڕاگەشتون دەستیان دەمی خۆیان گەشتووە کەواتە ئەوانەی کە نایانتوانی و منداڵ بۆ مەکتەبی ئەهلی بنێرن $10,000 و $20,000 تەرخانکردن بۆ هەر منداڵێکیان بە شێوازێک بەگشتی لە کۆمەلگا دەکەونە دوایەوە یعنی ئەم فەقیری و هەژاریە لە بنەماڵەیاندا بەهۆی سیستمی پەروەردەی با بڵین دووچاری نوقسان بەردەوام دووپات دەبێتەوە و دەچێتە نەسڵەکانی تریان دکتۆر ڕەحمان ئەگەر ئەگەر بە کورتی یەک دەقا لە هەموو ببوورە یەک دقە بفەرموو ئەتوانم بە جواب بەمە یەک دقیقە لە هەموو دنیادا لە هەموو وڵاتانی عالەمە قوتابخانەی پرایڤێت هەیە قوتابخانەی حکومی هەیە لە هەموو دنیا چین هەیە ئەتوانێ بیە حتا لە بەریتانیا زۆربەی خەڵکەکە ناتوانن بچنە لێچنە حکومیەوە ئەوە شتێکی نۆرمەڵە ئەوە شتێکی ئەوە نییە بەڵام لە 2003ەوە گەورەترین شەڕم ئەوە بووە ئەگەر منهەجی بە حد الأقل ڕێاضیات و حساب و ئینگلیزی وەکو منهەجێکی وحدەکانی وەکو ئەوروپای لێبێ کوردستان پێویستی بە پرایڤێت نەبوو ئەو منهەجانەی وەکو ئەو منهەجە پرایڤێت و دووەلیانەی لێباتایە خەڵک نەئەچوو بۆ ئەوپرا بەڵام حکومت هیچ جۆرە هەوڵێکی نەیە ئەم ئەیگۆڕی منهەجی شتێکی ئەگۆڕی بەڵام وەزیرێکی تریا هاو دیسان ئەوەی کە وەزیری پێشوو کردێتەوە هەمووی لە سفر دەست پێ کردەوە زۆر چاک هەجگۆڕی بە تەنیا شەرد نییە ئامادەکردنی مامۆستا و ئامادەکردنی پرۆگرامەکە بەبێ منهەجەکە ئیسیفادەی هیچ شتێکی نییە زۆر چاکە دکتۆر ڕەحمان داوای لێبوور نەکەم خات و فریشتە کاتمان کەمە زۆر سپاس پەیامەکەت گەی دکتۆر ڕەحمان ئەگەر بتانەوێ ئاماژە بدەن بە چەند خاڵی گرنگ لە بواری زانستیەوە بۆ چاکسازی پەروەردە لە کوردستاندا با بڵین لە ماوەیەکی کووردا یا مام ناوەندا چ خاڵگەلەی بەرجەستە دەکەنەوە وەکو بنەمایەک ئەوە گرنگە کە ئێمە زیاتر لە مانا و ماهیەتی سیستەمی پەروەردە بگەین کە پەروەردە لەگەڵ سیستەمی پەروەردە دووشتی جیاوازن بەڵێ پەیوەندی زۆریان هەیە سیستەمەکە لەگەڵ خودی پەروەردە و وەکو زانست وەکو مامەڵەیەکی مرۆیی دووشتی جیاوازن ئێمە دەکرێت پەروەردەمان هەبێ بەڵام مەرجنیە هەمیشە سیستەمی پەروەردەمان هەبێ بۆیە ئەم پەیوەندی سیستەمی پەروەردە لە شکلی وەزارەت و قوتابخانە و بەڕێوەبەرایەت تێگەشتەکان لەگەڵ پەروەردە لێک جیا بکەینەوە بۆ ئەوی بتوانین ئەگەر پەیوەندیان لە نێوان دروستکەین بە شێوەیەکی ڕێکوپێک و جوانتر دروستیکەین ئەمە لەلایە وەکو بنەمایەکی فەلسەفی گرنگە ئەمە هەبێت ئەمە یەک دوو بۆ چاکسازی خێرا زۆر گرنگە ئێمە پێشتر ئاماژە بەوەکرا لە راپۆرتەکە کە ئێمە ئەبێت لە سەرەتاییەوە دەست پێ بکەین چونکە مناڵەکان لێ فێر بکەین من هەمیشە ئەو پرسیارم کردووە هەمیشە ئەو شتم لا کێشە بووە ئێمە کێ مناڵەکانمان فێر بکات بە باشی بیر بکاتەوە ئێمە هەمیشە بیر لەوەکەن و لە سەرەتاییەوە دەست بکەین و مناڵ ئاخین مێشکیان و فێریشتی باشیانکەین ئەی نابێ مامۆستای باشمان هەبێت بۆی مناڵی باشمان بۆ پەروەردە بکە مامۆستاش لە زانکۆکانەوە پەروەردەکرێت بۆیە بەلای کەمی ئێمە ئەبێ ببینین بزانین ئایا مامۆستاکان ئەوانەی کە وەکو بڵێ کاری پەروەردەیەکە ئەکەن زۆر سپاس ئەکەن لە زانکۆکانەوە دەست پێ بکەین زانکۆ بتوانێت خۆی لە زنجیرەکانی سیاسەتی
ئێستای حکوومەتی هەرێمدا بپچڕێ بۆ بتوانێت بیر زۆر بکاتەوە سپاسانەکەم ڕێگەی زۆر باش سپاس هەڵبژێت. داوای لە بردن دکتۆر ڕەحمان زۆر سپاس لە هەردووانی بەرنامە و ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بێگەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.